تەنیا لەسەر خیابان بەدەستێت مافەکانمان. هەواڵنێریەکان ڕایانگەیاند هەیئەتی هاوسەنگسازی یاساکانی مەجلیس ڕۆژی دووشەممە 30 جۆزەردان پەسەندکراوەکەی دەوڵەتی لە پەیوەند لەگەڵ زیادکردنی دەلەسەدی حقوقی خانەنشینکراوانی کرێکاری بە پێچەوانەی یاسا زانی و ڕەتی کردەوە. بەم جۆرە چوونەسەرەوەی دەلەسەدی حقوقی خانەنشینکراوان لە هەموو ئاستەکاندا هەڵوەشایەوە. خانە کاریگەریەکان زۆر زوو ئەم بابەتیان جێژنگرت و هەوڵیاندا خانەنشینکراوان بە هیوای چوونەسەرەوەی 38% موچەکانیان لەلایەن ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتیەوە لە چاوەڕوانیدا ڕابگرن. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی لە ساڵی 1400دا 42,472,000 کەس لەژێر چاودێری ئەو ڕێکخراوەیەدا بوون کە ئەم ڕێژەیە 3,309,720 کەس خانەنشینکراو لە کارکەوتوو یان ئەوانەی تا ڕەشەمەی 99 لە ژیان نەماون لەخۆ دەگرێت. ڕۆحانی ساڵی 97 وتبوویکە کابینەکەی لە ئاست پێدانی موچە بە 2.5 ملیۆن خانەنشینکراو بەرپرسە. کابینەی ڕئیسی جەلادی 67 کاتی پەسەندکرانی زیادکردنی دەلەسەد بە حقوقی کرێکاران و کارمەندانی ژێر چاودێری دەوڵەت کە پتر لە 5 ملیۆن کەسن ئەم خانەنشینکراوانەشی لەبەرچاو گربوو. ئەوەی کە ئایا ئەم پەسەندکراوەیە تاکتیکێکی فریوکارانە بوو یان بەیانگەری ئەو پەڕی بێگانەبوونی کابینەیە لەگەڵ ژیانی واقعی خەڵکی ئێران ڕوون نییە. راپۆرتی ئیدارەی ئامار و بانکی ناوەندی دەری دەخات کە هەڵاوسان لە نێوان 40 بۆ 50% و ئەمە لە هەلومەرجێکدایە کە هەڵاوسان بۆ پێداویستیە سەرەتایەکانی خەڵک تا ئاستی 100% بەرز بۆتەوە. لە ئەوە هەلومەرجێکدایە کە پەسەندکراوەکەی دەوڵەت بە خێرایی لەلایەن کرێکاران و کارمەندانی دەوڵەتیەوە بە گاڵتە گیراوە و خانەنشینکراوان و کرێکارانی لەسەرکار لە ڕێگەی وەڕێخستنی خۆپیشاندان و ناڕزایەتیەوە دژایەتی خۆیان دەربڕی. گروپی یەکێتی خانەنشینکراوان ڕێکەوتی 20 جۆزەردانی 1401 لا ڕاگەاندنێکدا وتیان واقعیەت ئەوەیە کە دەوڵەت و ڕەوتی سیاسی دەسەڵاتدار و ناوەندەکانی سربەدەسەڵات لەوانە شۆڕای باڵای کار لە پەیوەند لەگەڵ هەقدەستی کرێکاران و خانەنشینکراواندا لە مردن دەمان ترسێنن بۆ ئەوەی بەیاو ڕازی بین، بەڵام ئەم یاوە بەردەوامە ڕوو لە زیادبوونە ئاکامەکەی تەنیا ڕۆژڕەشی و لە ناوبردنی ژیانی دەیان ملیۆن کرێکار و خانەنشینکرا و بنەماڵەکانیانە. واتە ڕەوتی سەپاندنی سیاسەتی زگ هەڵگوشین مردنێکی بە شوێنەیی بۆ کرێکاران و خانەنشینکراوان و موچەخۆران بەگشتی بە دیاری دێنێ. بەڵام خەباتکاران و توێژی ناڕازی ناو کۆمەلگا و بە تایبەت خانەنشینکراوان باوەڕ و متمانەیان نە بە کابینە هەیە و نە بە شۆڕای باڵای کار. لەم ڕۆوە هەوڵی خانە کاریگەریەکان بۆ فریودانی کرێکاران بە ئاکامە، چونکە ئەم خانەنشینکراوانە کە پێشتر بە شێوەی حەوتوانە و ئێستا هەر ڕۆژە دەڕژێنە سەر شقامەکان دەش بە تەواوەتی کۆماری ئیسلامی ڕاپەڕین و خوازیاری نەمانی ڕەژیمن بەکردەوە وتەبێژی تۆیژی وشیاری کۆمەلگای کرێکارین کە ملیۆنان کرێکار لەخۆ دەگرێت. ئەم توێژە وشیارە بەباشی دەزانن کە کابینە نەتەنیا دژی کرێکار و گەندەڵا بەڵکو ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتیش کە هەر لە سەرەتای دامەزرانیەوە بە تایبەت لە ماوەی پتر لە 4 دەسەڵاتی نەنگینی کۆماری ئیسلامیدا بەشێک بووە لە دەوڵەت لە زومرەی گەندەڵترینەکان بووە. ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی بەڕواڵەت سربەخۆیە و هی کرێکارانە. بەڵام کابینە یەک لە دوای یەکەکان سەروەت و ئیمکاناتی ئەو ڕێکخراوەیە خراپ بەکاردێنن. واقعیەتەکان ئەوەندە ئاشکران کە تەنانەت هێندێک لە بەرپرسانی بواری کرێکاری سەر بە دەوڵەت دانی پێدادنێن. جێگری کانونی کرێکارانی خانەنشینکراوی ئۆستانی تاران وێڕای دەربڕینی نیگەرانی خۆی لەوەی کە دەوڵەت لە هەموو دەورەکانی ڕابردوودا هەر کاتێک لەگەڵ گرفتێک بەرەو ڕوو بێت دەستی بردووە بۆ گیرفانی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی لە وتوێژێک داوتی بەداخەوە ڕەوتی کەڵک وەرگرتنی خراپ لە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی بێکۆتاییە و هەموو دەوڵەتەکان بەردەوام لەسەر خراپ بەکارهێنانی سەروەت و سامانی ئەو ڕێکخراوەیە پێداگریان کردووە و دەیکەن. ئەو هەروەها وتی کە دەوڵەت هەر ئێستا 450,000 ملیار تمەن بەم ڕێکخراوەیە قەرزدارە. ناوبراو لە درێژەدا وتی
لەلایەکەوە دەوڵەت ئەرکی خۆی سەبارەت بە کرێکاران و خانەنشینکراوان بەجێ ناهێنێ و لەلایەکی ترەوە بە بیانووی جۆرا و جۆر سەروەت و سامانی دابینکردنی کۆمەڵایەتی بەتاڵان دەبات. ئەو دانی بەوەدانا کە گەندەڵی لەو ڕێکخراوەیەدا ڕیشەی داکوتاوە و لەم ڕۆوەیە کە لە ئاست دابینکردنی خزمەتگوزاری دەرمانی بە پتر لە 42 ملیۆن کەسی بیمەکراوی ژێر چاوەدێری خۆی بێتوانایە. ئەم گەندەڵیە پتر لە هەر ئۆرگانێکی تر لە 60 شرکەتی سەرمایه‌گوزاری دابینکردنی کۆمەڵایەتی خۆی نیشان دەدات. باسڵەوە دەکەن سەردەمێک 400 شرکەتی سەر بەو ناوەندەی هەبووەکە بەهۆی دزی و گەندەڵی و بە تاڵانبردنی سامانی بیمەکراوەکان ئەم ڕێژەیە کەم بۆتەوە بۆ 200 شرکەتی چکۆلە و گەورە. گەندەڵی ئەم ڕێکخراوە و بەرپرسانی دەوڵەتە لە سەرکاردانراوەکەیان لە دەورەی بەرپرسیارەتی قازی جەلاددا گەیشتە لووتکە. بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیانە کە ئاماژەیان پێکرا کرێکاران کە ساڵی ڕابردوو خوازیاری حەقدەست و مانگانەی 16 ملیۆن تمەن بوون، ئێستا و بەهۆی لە سەرەوەبوونی ئاستی هەڵاوسان و چکۆلەبوونەوەی سفرەی خەڵک داوای زیاتر لەو بڕەش دەکەن. ناکرێ ئەم کرێکارانە بە زیادکردنی 38 لە سەد و تەنانەت 50 لە سەدیش فری و بدرێن و لە چاوەڕوانی ڕێکخراوێکی سەر تاپا گەندەڵی وەک دابینکردنی کۆمەڵایەتیدا ڕابگیرن. خەباتی کرێکاران کە معلمان و خانەنشینکراوانی موچەخۆری دابینکردنی کۆمەڵایەتی لەخۆ دەگرێت و دروشمی ڕادیکاڵ و ڕاوبۆچوونەکانیان بەیانگەری ئەو ڕاستیەکە کرێکاران پێشڕەوی هەموو بزوتنەوە ناڕزایەتیەکان و خوازیاری تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی و هەنگاونان بەرەو دامەزرانی دەسەڵاتێکی شۆڕایی جەماوەرین. ئەوان لەم ڕێگەیەدا داواکاری بردنە سەرەی ئاستێک لە حەقدەستەکانن کە داهاتی کرێکاران بگەێنێتە سەرەوەی هێڵی هەژاری. داواکاریەک کە تەنیا بە خەباتی کرێکارانی سربەخۆ و ڕادیکاڵ بەدیدێت. کرێکارانی وشیار ئەم ڕاستیە باش دەزانن، هەر بۆیە لە ئاکسیۆنە بەردەوامەکانی خۆیاندا لە زمانی خانەنشینکراوانی پێشڕە و شۆڕشگێڕەوە دروشمی تەنیا لەسەر خیابان بەدەستێت مافەکانمانیان بەرز کردێتەوە.